بەداخەوە ئەم بابەتی دەستگیرکراوانی بادینان کاردانەوەی ناوخۆ دەرەچی لێکەوە لە ئەنجامی ئەوەیەوە هەم گرتنەکەیان وە هەم دادگایکردنیان و دواتریش بڕیاری دادگاتی هەڵچوونەوە هەر هەمووی کەوتوتە ژێر گومان و کاریگەری لایەنێکی سیاسی و بڕیاری سیاسی بۆیە نیگەرانی لێکەوتۆ لەوەش خراپتر ئەوەیە کە لە کوردستان ئەوەی بیناکرا ئەوەی کەوا خەڵک قوربانی بۆیدا بۆ دامەزراوەی سربەخۆی دادگا و دامەزراوە سربەخۆکانی هەرێمی کوردستان بوو لەگەڵ ئەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و دەستگاکانی تریش بەگشتی نەیانتوانیوە لە ئاستی پێویست بن لە ئاستی خزمەتگوزاری خەڵک و بابەتە نەتەوەی و نیشتیمانیەکان بن ئەوەی لە هەمان گرنگتر بووە ئەوەیە کەوا ئێستا خەڵک نیگەرانە بەوەی کەوا دامەزراوەی دادوەری کەوتۆتە ژێر پرسیارەوە ئەمەش کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان و تەنانەت وڵاتە دراوسێک وڵاتە هاوسەکان و وڵاتانی دۆستیشمان لە دەرەوەی هەرێمی کوردستان نیگەرانون بەوە کاردانەوەی نێودەوڵاتیشی لێکەوتێتەوە ئەوەی کەوە زیاتر کاریگەری دروست کردووە بۆ تە نیگەرانی خەڵک و دەرەوەش ئەوەیەکەوە دادگای تێ هەڵچوونەوە و ئەنجومەنی وەزیران وڵاتانی بەهێزی هەرێمی کوردستان کە دراوسێمان و یاخود کە هاوکار و هاوپەیمانمانن ئەوانیشی تۆمەتبار کردووە بە جاسوسیکردن و بە هاوکاریکردنی گروپێک کە ئەو ناوی ناون گروپی تیرۆریستی و قاچاغ و هاوکاری تیرۆر ئەمە کاردانەوەیشی زۆر خراپی دەبێت لە ڕوانگەی مافی مرۆڤ لە ڕوانگەی ئازادی ڕۆژنامەگەری و لە ڕوانگەی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان هەمووی دەخاتە ژێر پرسیارەوە لە ڕاستیدا هەرێمی کوردستان پێویست بوو لە هەموو وڵاتان و لە هەموو ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست نمونەی دیموکراسی پێشکەش کردبایە چونکە بەخۆی هەرێمێکە لە ژێردەست تازە ڕزگاری بووە نەبووە قوارەیەشی سیاسی سەر بەخۆی دان پێدانرا و پێویست بوو ئێمە لە هەرێمی کوردستان نمونەیەکی جوانی دیموکراسی پێکەوە ژیانمان پێشکەش کردبا بۆ ئەوەی کۆمەڵگای نێودەوڵاتی بیتوانی با پشتیوانیەکی بەهێزی ئەم هەرێمە بایە وەکو ئەزمونێکی سەرکەوتوو بۆ ئەوەی پارچەکانی تری کوردستانیش بە هەمان ئەزمودا تێپەڕی بنایە بۆ ئازادی نیشتیمانی لێ بکەوتەوە بەڵام بەداخەوە ئەوەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان پێشکەشکرا نمونەیەکی خراپی بەڕێوەبردن بوو نمونەیەکی خراپی سیاسی بوو و دەستکەوتە نەتەوەی و نیشتیمانەکانی لەبار برد و دۆستەکانمانی نیگەران کرد و بەداخەوە یەک ڕێزی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانی شێوەندووە و ئێستا مەترسی کە تۆتە سەر لە بارچوونی کۆی دامەزرا و دەستکەوتەکانی باشووری کوردستان لە ڕاستیدا بۆچوونی پارتی دیموکراتی کوردستان دیارە هەر ئەمڕۆژ بەیاننامەی مەکتەبی سیاسیان دەرچووە و دیارە ئەو دادوەرە بەڕێزانێکی ئیمزاشیان لەسەر بڕیارەکە کردووە هەرسێکیان سەر بە پارتین و ئەو دوێی تکردنیان کردیە سەر بە یەکێتین خۆ دیارە دادوەرەکانش لەسەر پشتی حیزبی دانراون هەر ئەمە دەسەلمێنێکە دادگا سەربەخۆ نیە سەبارەت بە ناڕزایی دەربڕین و دەرکردنی ڕاگەیەندرا و ڕاستە یەکێتی و گۆڕان ڕاگەیەندراویان دەرکردووە بەڵام ئێستا خەڵک تێنوتی بەوە ناشتێ و بڕی بەوە ناشتێ بارودۆخی هەرێمی کوردستان بەوە سەقامگیر نابێ بە مەسەلەی بەیاننامە دۆخی کوردستان زۆر لە دەرکردنی بەیاننامەیەک زیاتری پێویستە هەڵوێستی نێتەوەی و نیشتیمانی پێویستە دۆخی باشووری کوردستان و ئەم ئەزمونە لە ڕاستی خەمخۆری نێتەوەی و نیشتیمانی پێویستە کۆدەنجی نێتەوەی و یەک ڕیزی پێویستە هەر بەیاننامە دەرکردن بەس نییە زۆر جاریتر زۆر بابەتی تر لایەن هەبوو چەند لایەنی تریش بابەت و ناڕزایان دەربڕیە بەڵام هەر وەرەقەیەکە و دەمێنێتەوە تەواو سەبارەت بەوەی کە تیمی حکومەتی ئەم دوو لایەنە لە حکومەتدان و بە ناوی ئەنجومەنی وەزیرانیش بە ناوی حکومەتەوە یعنی دەرکراوە لە ڕاستیدا پێویستە تیمی حکومی یەکێتی و گۆڕان لە حکومەتدا هەڵوێست دەربگرن یا ئەوەتانی دەبێ هەمان هەڵوێستی حیزبەکانیان هەبێ لە ئەنجومەنی وەزیران لە ڕەتی ئەم ڕاگەاندراوی و ئەنجومەنی وەزیران بکەنەوە یان ئەوە تا دەبێ حیزبەکانیان بەیانەکانی خۆیان سەحب بکەنەوە و چکە ناکرێ ئەمانە نوێنەری یەکێتی و گۆڕان بن لە حکومەتدا و ئەمەیان قبوڵە لە کاتێک حیزبەکەیان مسبقاً ڕایگەیاندی و ڕەتی دەکاتەوە بۆیە هەست دەکەین لێکتازانێکی زۆر گشتی هەیە لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی دامەزراوە حکومیەکان و لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئەم بارودۆخی کە ئێستا هاتوۆتە پێشە بارودۆخێکی زۆر خراپە هەر ئەمڕۆکەش قونسڵگەی کەنەدا بە هەمان شێوە ناڕزایەتی خۆی دەربڕی ڕەنگە ئیتریشی بەدوادابێ بۆیە بارودۆخەکە بەرەوخراپی دەڕوە پێویست بەوە دەکات لایەنە سیاسیەکان بیرێکی جدی لەم بابەتە بکەنەوە و بە زووترین کات ئێستاش دەرفەت ماوە سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی خۆی بەکاربێنێ لێبوردن دەربکە بۆ ئەم جیراوە سیاسیانە دواتریش دامەزراوەکان دەڕێخەنەوە دەستی حیزب و بڕیاری حیزبی لە دامەزراوە دادوەریەکان کۆتایی پێبێن و جارشکە تەجروبە دووبارە نەبێتەوە